خۆی لە وڵاتی دەرەوە قانونە کە دەبێ ژن ئیش بکە ئەو لە کوردستان قانون نییە تو حەز لێ بە ئیش دەکەی حەزت لێ نەبێ ئیش ناکەی بەڵام بەپێی ئەوەی کە خۆشی خۆی هەیە لە ئەوروپا و ناخۆشی خۆشی زۆرە خۆی لە کوردستان تۆ هەز بە ژنایەتی خۆت دەکەی هەز دەکەی کە ژنی تەوای بۆ نەکان دەتوانیت پلانی بۆ داڕێژی و ژنی نێو ماڵی پەروەردەی منداڵ هەموو لە ئۆهدەی تۆیە و شترست نییە کە هەی سەری وەخت بچمە سەر ئیشم ئەی ڕیسەکەم لێم ناڕەحەت نەبێ دوای و شترێسی ماڵ و منداڵ نییە لە کوردستان لێرە هەز ناکەی کە ژنی تۆ وەکو زەلامێک جلوبەرگت هەر وەکو پیاوەیەکە دەبێت بەرژەوەندی ژیانی خۆت دابینی بکەیت و تا مدەیەکیش دەتوانانی لەسەر حکومت بشی دوایە حکومت بە ناچاری دەنێرە بۆ ئیش ئەتۆ دەبێت لە دەرەوە ئیش بکەی لە ماڵەوە ئیش بکەی پەروەردەی منداڵ شترێسی منداڵ چوونە مەکتەبی منداڵ تۆ دەبێت تەواوی پلانەکان داڕێژی یعنی ماڵەوە بەپێیە بەڵام بەپێی ئەوە ژیان لە کوردستان زۆر خۆشتر ئافرەت کارێ بکە لەگەڵ سروشتی خۆی بگونجێ نابێ ئافرەت ئیشی قورسکە نابێ ئیشی سەختکە نابێ ئافرەت سایقی شۆفڵ و شاحینە و دانیشێ بلدۆزەر لێ خوڕێ نابێ ئافرەت لە کانەکانی دۆزینەوەی ئاسن و قیرا ئیشکات نابێ ئافرەت لە ناو خەڵ و زالەشی هەمووی ڕەش بێ نابێ ئافرەت لە بەرخۆر بێ ئافرەت ئەبێ سروشتێکی جیاوازی هەبێ ئافرەتی بێنە بە چاوی خۆت تفەنگێکی کردۆ بە شانیا و هەموو جوانی کردووە بە مەغزەن و پۆستاڵێکی لە پێ کردووە و خۆین کردو و سنگی دەرپەڕاندە و ئێ بەخوا لێ جوان نییە کوڕم کێ بە سروشتی تۆیە هەر ئەچی بۆش جەنگ بڕۆ لە دواوە خەریکی بنینارەکان بە بڕۆ دواوە تیماریان کات پەرستار بە ئاویان بەرێ نانیان بۆ بێنێ دەرمانیان بۆ بێنە پێشەوە تۆی لە ناو چەک و ئەسلحەیە ئەمە شوێنی تۆ نییە کوڕی من ئەمە سروشتی تۆ نییە خۆشە باشە زانیت تۆ خۆ هەڵە خەڵەتێنی بەمە بۆیە ئەبێ ئافرەت کارێ بکات لەگەڵی شەکەیان بگونجێ لەگەڵ سروشت و تەبیعەتیان بگونجێ ئافرەت حەزی لەمە نییە تەنانەت ئافرەت کەمترینی ژیانە با بواری جراحەوە حەزیان حتا لە ئیخساسی طبە حەزیان لە بوارێکە کە زۆر خوێن و ترس و ئەمەرجەنسی و حاڵەتی تەواوی ئیتیانە بێ بۆچکە لەگەڵ ئەم سترێسەیە تحملی ناکەن زووە بسێن ئەو ئافرەتانی کە کارەکەن زووتر تەمەنیان پێوە دیارە بەگەڵ ئافرەتانی کە لە ماڵەوەن ئەمە بەحسە قسەی من نییە بەڵێ ئافرەت کە ئەمەی کرد نابێت لەگەڵیشا اختلاف دروستکە تێکەڵی لەگەڵ پیا و بە کەیفی خۆی و بێ و بچێ و شانشانێن و شوێنێکا بێ لەگەڵ پیاوە ڕۆژی 7 سعات 8 سعات لەگەڵ پیاوێکە لە ژوورێکە ئێ بەخوا پیاوەکەی سوێنە خۆم بۆ تاوانگە نایبینێ پیاوەکەی لە شوێنێکە خۆشی لە شوێنێکە 8 سعات لە ژوورێکە لەگەڵ دوو پیاوی ترایە ئەمانیش دوو ئافرەتن باسی چیەکەنەوە 30 ساڵ دی خیانەت لەمەوە ڕۆدا کێشە و مشاکل لەمەوە ڕۆدا لەبەرەوە ئافرەت نابێ ئێمە 4 ئافرەتین باژوورەکەمان جیابێ قسەی خۆمان هەیە لە چگلا ئەبین دائەنیشین پێکەوە سوحبەتێک کاکە غیبەتی خۆمان غیبەت دەکەن قەی ناکەوە ئیسلام شتێک بێنێ ئەبێ ئافرەت پێکەوە بێ نابێ اختلاط کات لە سیارەیەکە وەڵاوە سەفەری وەڵاوە ئیفادێکمان هەیە چین بۆ نازانم فڵان شاری تر و ژنێک لەگەڵ سێ پیاوە دەرەچێت بەچ دینە بەچ شەرعێک خاستە نەگە شۆمانەوەی تێ بکەوێ واوکێن ئەمە سنووی شەرعە ئێم ئەڵی خوا فەرمێت خوای گەورەش کە ئەمەی داناوە بۆ پارێزگایی تۆ دایناوە پیا و مشکلەی نییە وەڵا پیا و حەزەکات جەوەکەی ئەو نەخۆش بێ خۆی دانیشێ لە پشتی سیارێ و هەر چوار دەوری ئافرەت بێ لێ پیاوم بۆچی خۆ معسکەر نییە با ئافرەت بنێر لەگەڵما جەوەکەی وا پێ خۆشە بەڵام خۆ تۆ نابێت بە حەزی ئەم گورگانە بچی بەڕێوە ناو سیارەکەی وەکو هین بۆ گەرم بکەیت لەبەرەوە نابێت ئەمە ئیشی تۆ بێ ئەبێت ئیشی تۆ لە سنووری خۆتە تێکەڵی و ئیختیلات و تەبەڕوج و دەرکەوتن و بەریەکەوتنی لەگەڵ پیاوەتیانە بێ و ئەبێت ئافرەت لەسەر حسابی ماڵ و مێرد و مناڵ ئەم کارە نەکات
ئەمەیەکێ لە خەلە لە گەورەکانە ئافرەت بێت هەموو ژیانی بابە کار و کاسبی و پارەپیاکردنەکەی لەو سەریشەوە پرۆژەیەکی گەورەتر کە پێوتێ ماڵ، کە پێوتێ مناڵ، کە پێوتێ مرد، کە پێوتێ میوان، کە پێوتێ خانمێتی، ئەمە تەرکە زەواژ نەکا. وەڵام من هێشتا کارم نییە، زەواژ نەکا وەڵا لەبەروی کە من مناڵ نەخاتە وەڵا بەروی کە معاشی جارێ وەرنەگرتووە تەعین نەبووە، نابێ ئەرسە حسابی ئەمانە بێ.